فرۆشتنی کتێب بە قاچاق لە کوردستان. پارتووکێکی نەوشیروان مستەفا بە نهێنی بڵاو دەبێتەوە دەفرۆشرێت. ئەنوەر بازگەرنووسیوێتی لەم ڕۆژانەدا کتێبی بیرەوەریەکانم دوای 1991 بەرگی چوارەم یاداشت لە نووسینی نەوشیروان مستەفا یادی بەخێر بە نهێنی بڵاو کرایەوە. وایە دەستنووسەکانی دزراوە. کتێبەکە ناوی ئامادەکار، هاڵە چەند، دیزاین و چاپخانە و هیچ کەسی بەسەرەوە نییە کە ئەوە بۆ خۆی دەلالەتی زۆر هەیە واتە قاچاخە. پێش چەند ڕۆژێک یەکێک لە مەخالیف و نایارە لە مێژینەکانی نەوشیروان وتی تۆ چۆن ڕۆژنامە نووسێکیت ئاگاد لەو کتێبە نهێنی نەوشیروان نییە. بۆ عەوداڵی کتێبەکە گەڕا. گەنجە کتێب فرۆشەکە سەیریکی کردم، وتم کتێبەکەی نەوشیروان مستەفا هەیە؟ وتی بۆ خۆتە؟ وتی لە شوێنێکە دەچم دەیهێنم. 10 دقەی پێچوو لە عەلاگەیەک داهێنای، وتی 25,000. بەڵام تکایە باسی من نەکەی کە پێم فرۆشتووی. لە هەندێک شوێن بە 40-50,000 دینار دەفرۆشرێ. وتم بۆ قاچاخە؟ وتی جارێ نازانم بۆچی کتێبەکە بە نهێنی و قاچاق دەفرۆشرێ. یەکەم جار نییە کتێب و نووسینی نەوشیروان مستەفا هەر ئاساس دەکات و خوێنەر عەوداڵی خوێندنەوەیەتی کە ئەوە بێدەلیل نییە و فاکت و فاکتەری خۆی هەیە. ڕەنگە سادەترین ئەو دەلیلە ئەوە بێ ڕازگۆ بووە لە نووسینەکانی، ناترس بۆ لە دەربڕینەکانی و گێڕانەوەی ڕووداوەکاندا، کاریزما و لیدەر بۆ لە هەلومەرجە سیاسی و دژوار و جیاوازەکاندا. وەکو دەڵێن لە مەجلیسەکانیدا زۆر لەم کارکتەرانی شکاندووە و تاریقی کردوونەتەوە. هەندێک جار بە توانج و بێڕەتوش باسی کردوون. بۆ نمونە لە بەرگی کتێبەکانی لە کەناری دانوبەوە بۆ خڕەی ناوزەنگ زۆر بە وردی و ئازایانە باسی ڕووداوەکانی ناو 50 ساڵی ڕابردوو حیزبی شیوعی عێراق، ڕۆژهەڵاتی کوردستان، پارتی و کێشە و گرفتەکانی ناو یەکێتیش دەکات. لە زەمانێکدا نەوشیروان کەسێکی خاکی، سادە، شۆڕژگێر، دژە دزی، گاندەڵی و لیدەری بەشێکی شۆڕشەکە بوو. ئەوەشی ڕەخنەیە لەسەری کە پێش مردنی و دوای مردنیشی لەسەر میراتی مردنەکەی ڕەخنەی زۆری لەسەرە. منیش لە ژیانیدا چەندی جار ڕەخنەم لێ گرتووە. بەڵام ئەوە دەزانم لە چاو زۆرێک لەوانی بیرەوەریان نووسیوەتەوە لایەنی کەم لە باشوور لە زۆریان ئازاتر بووە و شەرمی نەکردووە و حەقیقەتەکانی ژێڕاوەتەوە. تەنانەت گەر کەسێک حیزب و وڵاتێکی شپیان ناخۆش ببێت. جارێک لە تاران هەندێک کتێبم کڕی لە کتێب فرۆشێک. چوو لە ژوورەکەی دواوە هێنای وتی زوو بیپێچەوە با کەس نەیبینێ. پار ساڵ لە ئەڵمانیا داوای ڕۆژنامەی شەڕ هیڤدۆم کرد. خانمی کتێبخانەکە وتی با بچم بیهێن. شاردبوویەوە. دوایش پێی وتم بیخەرە کیفەکەتەوە با بەدەستەوە نەبێت. ئەوانە دەزانم بۆچی وایانوت. یەکەم لە ئێرانە و دووەم لە ترسی فەندەمێنتالیزم لە پەنا ئەم حیکایەتەی کتێبەکەی نەوشیروان مستەفاوە دەمەوێت باز لە سانسۆری قاچاقچێتی کتێب و ترس لە فرۆش و بڵاوکردنەوەی کتێب بکەم لە هەرێمی کوردستانی ئازاددا. کتێبەکەی مام جەلال دوای 6 ساڵ ژیان و بیرەوەریەکانی جەلال تاڵەبانی لەگەڵ عیرفان قانعی فەرد بە ئاشکرا نافرۆشرێت. بیرەوەریەکانم لە ساڵانی 1943 بۆ 1970 نووسی. زراربەگ دەرگەڵەیی بە ئاشکرا نافرۆشرێت. بیرەوەری پێشمەرگەیەک سەید کاکە لە چاپی یەکەمدا سانسۆر نەکرا. دواتر بە هەندێک لە ناوەڕۆکەکەی زاندرا و ئەو چاپە کۆکرایەوە لە چاپەکانی تردا ئەو بەشانە لابرە. دیوانی شعری شاعیر قوبادی جەلیزادە ستیانی بەفر پڕ لە ڕیشۆڵە ڕێگەی نەدرا بڵاو بکرێتەوە. بۆی فتوای چەند مەلایەکەوە. لە کتێبخانەکانی قەڵابەتزیەوە دەفرۆشرا. پێنەدانی مۆڵەتی سپاردن بە کتێبی بیرەوەریەکانی مامۆستا بەهادین نووری، سکرتێری پێشووتری حیزبی شیوعی عێراق، بڵاوکردنەوە و فرۆشتنی بەدزیەوە. ڕێگانەدان بە فرۆشتنی کتێبی پوکانەوەی سەرکەوتن. چیرۆکی بەفیڕۆدانی دەستکەوتەکانی بەیانی 11 ئازار لە نووسینی ئەیوب بارزانی. ڕێگری لە بڵاوبوونە و فرۆشتنی نۆڤڵێتی مولازم تەحسین و شتی تریشی فەرهاد پیرباڵ و هەڕەشەگێکردنی. کوشتنی فەرهاد فەرەج کۆمۆنیست. لەسەر نووسین و بۆچوونەکانی لەلایەن گروپی فەندەمێنتاڵەوە سەدان کتێبی تری کە بە قاچاق و بەنهێنی دەفرۆشرێن. چیرۆکەکانی فرۆشتنی کتێب بە قاچاق و دانانی سانسۆر لەسەریان لە کوردستاندا ئاوهایە. ئیسلامیەکان لە ترسی حکوومەت هەندێک لە کتێبەکان بەدزیەوە چاپ دەکەن و بەڵاویان دەکەنەوە و دەیفرۆشن. بە ڕێژەیەکی بێسنوور حیزبەکانی دەسەڵات لە ترسی ئیسلامیەکان زۆر کتێب بەنهێنی چاپ و بڵاو دەکەنەوە.
زۆنی زرد و زۆنی سەوس کتێب و چاپکراوی جۆرا و جۆر بەدزیەوە دژی یەکتر چاپ و بڵاو دەکەنەوە. کۆمۆنیستەکان لە ترسی هەردووکیان ئیسلامیەکان و دەسەڵات بە دزیەوە هەمان کار دەکەن. ئەمە حاڵی چاپ و بڵاوکردنەوەیە. خۆشیەکەشی لەوەدایە ڕۆژتا ئێوارە باسی ئازادی و دژی سانسۆر و دوورگەی ئازادی کوردستان و بەراوردکردنی بە فەڕەنسا قسە دەکەین. وڵاتێک کتێبی سەرکردەکانی شۆڕژگەڕەکانی و بنیادگوزاری وڵاتەکە بە قاچاق بفرۆشێت و بە ترسەوە دەستا و دەست بکات قوڕ بەسەر سەری شاعیر نووسەر کۆمۆنیست و ئیسلامیەکان. بۆ تەواوکردنی بابەتەکە دەتوانم نمونەیەکی هاوشێوەی ئەمە لە کوردستان ڕوودەدات لە یەکێتی سۆڤێت و سەردەمی شۆڕش بەراورد بکەم. لە سەردەمی شۆڕشی ئۆکتۆبەر زۆرینەی نووسەران بۆ ڕوخانی تزار یارمەتی شۆڕشیاندا. مەکسیم گۆرکی کە ئەندامیش نەبوو پارێکی زۆری پێبەخشی کە باز لە سەدان هەزار ڕۆبڵ دەکرێت. کەچی هەر کە شۆڕش سەرکەوت دەسەڵاتدارانی شۆڕش کەوتنە وێزەی لە پاداشتی چاکەکانی. کاتێکویستی نیکۆلای گۆمیلۆڤی شاعیری هاوسەری ئانا ئاخماتۆڤا لە سزای لە سێدارەدان نەجاتدا شکستی هێنا و لە یارمەتی ئەلێکساندەر بلۆکی نووسەر بۆ چارەسەری نەخۆشی بۆ ئەڵمان شکستی هێنا و دوایی بە برسێتی و ئازارەوە مرد. هەوڵەکانی بۆ یارمەتیدانی نووسەران شۆڕش لە پێشەوەیان لێنین لە دەست گۆرکی بێزار ببوون لەو ڕەفتارانەی تا جارێک لێنین داوای لێ دەکات بۆ چارەسەری نەخۆشی چێتە دەرەوە. دواتر ئەویش پێی وت ئەگەرنا ئاودیوت دەکەین. دوای قسەکانی لینین ترسا و وڵاتی جێهێشت. هەر لەسەر کتێب و نووسین و نووسەران لەگەڵ ستالین پەیوەندی خراپ. دواتر کوڕەکەیان کوشت. دواتر خۆشیان کوشت. وتیان کاری بۆ ترۆتسکیەکان کردووە و ترۆتسکیان تۆمەتبار کرد و ئەو هەموو نەهامەتی و دەردەسەری و سزایانە تەنها لەسەر کتێب و هەڵوێستەکانی. شۆڕشی سۆڤێت ئاوا بوو. شۆڕش ئاوایە.